بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشوستانم كتاب نازداري الذريعة إلى مكارم الشريعة، كلا كتاب الزورنا بكاني راغبي أصفهاني كبياوشي زور مراف ناز بوا بباشي إنسان كاني ناسي، ولم بابايا باسي عدل وظلم ومحبة بغض من بوا كباسي عدل وظلم من كد لباسي محبتك هات سر باسي أويك إنسان صديقها والله بخوي هالبجير لباسي صديقها والله كشا أمره باسي ومن بوكا سور بين لسر أويك خلقي تشاك خلقي باش أولياء إخوة هميشه لقل أوانا جيان بسر برين دور كوينه ولا أهل شر وفساد وخراب كاري. أميك راغب أي فرمو درجاجي خير أكاتو زور قوريا أفرمي وكو واجبك وهاي لسر إنسان كبقر جهدي خوي طا وصرفك حتى وكو خلقي باش أدوزته ولقل يعني أبي تهاول على زور كسي شرير وخراب هبون وهوي هاولي إنساني تشاك وبونا كسي زور تشاك كسي زور تشاكيش هبون بهوي خلقي خراب وبونا خراب. بويا حكما فرميانا من صحب خيرا أصابته بركته، هر كسي لقل كسي كي تشاكا بقر بركتي أو كسي تشاكي دزير أبي. طبعا بركة هندجل أشخاص كان وكو رب العالمين لقرآن فرمي وجعلني مباركا أينما كنت. عيسى عليه السلام خامني كلتا مبارك لهرشوين كابن بويا علماء فرميانا هندي بياو باش هن بركتيان بتايبه لقلايا يا فرمايشتي في غمر صلى الله عليه وآله وسلم فرمي البركة مع أكابركم. بركتي خوالة سر لقل قورة كان تانا قورة كان تشقوري عمر تشقوري علم تشقوري دين تشقوري لحر بابتك أكابر كلمة هموي أقريته البركة مع أكابركم. بوي أفرمي أو كسيك لقل كسيك خير وشاكا بقرر مصاحبك وبك تهاولي خوي إلا لبركتي أو كسي إسفادك سود ورقري. مقوليك مشهور هي فرمينا جليس أولياء الله لا يشقى. أو كسيك لقل أولياء خوايا دابني الشيو هالصان بكاتو قراني بكاتو فرمينا قد توشي الشقاودنا بنابة الشقي. فرمايشتي كي بيغمر هي صلى الله عليه وآله وسلم مقولة مشهورة لسر أو فرمايشتا همو بسوتانا ككومال الملائكة إخواهن بيان أو تري سياحون إيش كان بسر زويا أقر أتشن بملا بولا بوسرا قروش بي أوتري سياح بي أوتري. أفرمي بالطرقات الرقا كان أرون بناو بازار كان أرون لنا ومزقوتا كان أقرين لكيا كومالشان بيني مجلسكان بيني باسي خويتي أقرأ الدوري أقرن حتى أسمان يكن بسر يكو أوست ده هرشو نبي أم مجلس. ملائكة رحمتي تايبة بمكا أقرن بدو أهل ذكرى أفرمك تا أسمان يكم أو كلاك كن بسر يكو هاوارا كان ليكتر ورن أو تا مجلسك ما دوزي وتو رب العالمين برسالا ليك أول شيء خوشي عليمة بما ألم يا ربي خويا تخد زاني مكوم الله يكن ذكر يادي توأك الله من ينبيني وذكر يادي مكاننا والله يا إلهي الله يكن من ببينن شيء أكن داوي شيم لي أكن والله داوي بهشتد لي أكن بيني ويانا نا والله أقر ببينن شون داوي أكن لا شيء بنا أقرن والله لا دوزخ بنا أقرن باشا دوزخيان بيني وبنا اللي أقرنا والله جاء أقر ببينن شون بنا أقرن دي ملائكة إيو بالشاهد بن ولا قناهي هم ينبورم يكي لملائكان الله يا إلهي فلانا كس هاتنا أمجلس والله هالريك وتأمجلس لما نبو هاولي أمان نبو دان نشتو بإسراحة بو الذكر وكو أمانو هر عابي الريك وتأوشوين وطو. أفرمي هم القوم لا يشقى جليسه أوانا فرماشتك كلمة صحيحة كأوايا هم القوم لا يشقى جليسه أوانا قوم يكن قد
ئەو کەسەی لەگەڵیانە دابنیشێت تووشی شەقاوەت نابێت تووشی خراپە نابێت بەهۆی ئەوانەوە ئەویشم عەفو کرد واتە بەرەکەتی ئەوان خی گەورەوە های کرد کە ئەمانیش ئەم کەسەش کە ئەوە خراپەکاریش بوو ئەهلی ذیکریش نەبوو ئەهلی تەوبەش نەبوو خوا ئەویش عەفوەکە هەمووان پێکەوە بۆیە بابەتی مەجالیسی ذیکر وەڕۆیشتن بۆ مەجالیسی ذیکر تایبەتمەندێکی زۆر تایبەتی هەیە عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵاه تایبەتمەندێکی زۆر تایبەتی هەیە ئەهلی خواناسی کاتێکەوە پێکەون جەلیس یەکتر لەگەڵ یەکتران یەکتر ڕائەکێشن بەرەو خەیر دائما ئینسان بۆیە لەناو مەجلیسی پیاوچاکانە بێ لەگەڵ ئەهلی خەیرا بێ لەگەڵ ئەهلی خواناسیە بێ جار بەجار گەورەتر ئەبێ کراوەتر ئەبێ بەهێزتر ئەبێ خەیری زۆرتر دەستگیر ئەبێ على الأقل شەرم ئەکا یەکێ لە هەوڵانی پێغەمبەر صلی الله عليه و سلم ئەفەرمێ ئامۆژگاری هەندێک لە تابعینەکە ئەفەرمێت چۆن شەرم ئەکەن لە یەکێ لە خواناسەکان ئاوا شەرم کەن لە کاتی پەنهانە لە خوا جەل جەلالوه بۆیە ئینسان شەرم ئەکا لە ئەهلی خەیر شەرم ئەکا لە ئەهلی چاکەکاری بۆیە هەر یەکێک لە ئێمە ئەبێ ئەم بەشە لە لامان وەرگیراو بێ کە پشکێک لە ژیانمان هەندێک لە ژیانمان گەڕان بێ بە دوای ئەو کەسانی کەوە زۆر ساغن ئەو کەسانی زۆر دروستن ئەو کەسانی لەگەڵ خوایان ڕەفیقایەتی ئەوانە بکە هەمیشە هاوڵی ئەو کەسانە بکە ئەهلی خەیرن ئەهلی چاکن دوور کەورەوە لە ئەهلی شەڕ ئاگری ئەوان ئەتسووتێنێ بۆنی خۆشی ئەمان خۆشحاڵت ئەکە ئەفەرمێ ڕاغیبی ئەسڵانی ئەڵە سەیری قورئانی پیرۆزکە أصحاب الكهف صيّكيان لقلا وصاك بصيتي خوي خوا بليدايا وكلبهم باسق ذراعيه بالوصي هذه العلماء فرمينا أو الصاقة كاملة أو بهشتايا وتيانا أو الصاقة أو هاولاني أصحاب كهف بويا الشعر كردية زور باسي أو هاتوا على خوا أي بيغمري خوا صلى الله عليه وسلم خو أجر من هيتشم لأن يبوتو بأندازي صقكي أصحابي كهف دلصوزيم هيبوت للشعر كردية زور أو بابتها هاتوا عندي وتوان دروسني وأنا بلان دروست لتشيات كمان بلاغتي زور قوليتي أجر أجلك بهوي صحبتي باشا كانوا وبلاي برز بيته أي مروفك بهوي صحبتي باشا كانوا وتشني جورة بويا فرمي حكما فرمي أنا من على جنجة كانتان أجتان ليبي لكاتي شبابية وجنجتيا محاولة كان بيان خلنا مجلسي جورة بيوانو مجلسي خيرية كانوا وشاكا كارا كانوا ليو السود ورا أجرن ليو جورة ليو بهيزة بن ليو دروسة بن فرميتي إمامي علي رضي الله رحمة خوي لي فرميتي قد لقى الفاجر نقري كرد وكي خوي لا جوان أكا وهادي أكا ودو تبر وفجور وفسقد أبا وتي أنا زور لقى أو كسانة دانيشن كببينين يعني خداتان بير أكوت كقساء كان مرواري كان وجوهر كان أبارينا أجاتن لي لقى الشرير كان دانيشن شنك طبيعتي إنسان دزيل أكاد لطبيعتي كتير فرمي أنا همو طبعك أو هاي ببيئة ويتو خد أجاد ليبي لقل كسيك أجريت طبيعتي أو كسي يبوت طبيعتي أو ها ولد يبوت أبيت الرفيقي أو ببيئة ويهست بخوت كردم بيغمري خاص الله عليه وآله وسلم فلما جالس كاني أجاتني لتم مجلس كان أجل لما مجلسي خير يوكوا لا دكانك عترابي أجر عترش اللي ندى عترش اللي نكري بوني خوشية بسرت أفرمي رفيقي خراب وهاولي خرابيش وكوتشي وكولا آسن قرق دانيش تبي أجر برجي أجري شبرنك بوني ناخوشي أجر هريا بسرت هي سوتان هريا بسرت ودائما إنسان باختياري أو مجلسك كتيا دانيش لكم مجلس دانيش لقد كيا دانيش لقد كيا خلصو كوتك كي أكيد هاولي خود پیغمبری خدا صلی الله علیه وسلم فرمویتی المرء على دين خليله إنسان لدين دين لسر ديني هاولكيتي طبعا خليل بلاكي برستر خوشويستي إنسان لقال كسيكا درسكاني بيشو بأسمان كرد كوم الله هوكار هيبوي برانبركي خوش بي بلان خليليت يعني أمدو كسد دليان قشو تأستي خلت دليان خالي وتنها يكتريتي أمدوانيتي باشا طبعا رفيقة أقات أو بلايه لأنه بيغمبرنا عليه الصلاة والسلام يك بيغمبر من هي خليل الرحمن كإبراهيم عليه السلام أو ندبلي خوانا سكي برزة أو ندل أستي كي جوراء
بۆیە فەرمێ فەلیەنظر ئەحەدوکم من یخالل با بگەڕێ بزانێ کێ کاتە هاوڵی چونکە هاوڵ لەگەڵ هاوڵە حتا دینیشیان ئەگۆڕێنەوە لەگەڵ یەکترە ئەگەر لێبێ دینی یەکتر مەذهبی یەکتر ئەگاتە یەکتر قووەتی ئەمە زۆر گەورەیە لە نفوسی ئینسانە حتا وەکو شاعرەکان کە باسییان کردو فەرموویانە ئەگەر ویستە پرسیار لە کەسێکەکەی بزانی چۆنە پرسیار لە خۆی مەکە بزانە ڕەفیقەکانی چۆنە تۆ تی ئەگەی خۆی چۆن چونکە ڕەفیق لەگەڵ ڕەفیقە ئەخلاقەکان یەکتر ئەب ئەڵێ کورە ئاگاتان لێبێ ها بەس قسە و کردەوەکان تەئسیر لە یەکتر ناکەن ئەفەرمێ سیرکردن مجرڕەدی سیرکردن تەئسیرەکە تۆ لەگەڵ خەڵکی شڕیرە خەڵکی خراپە سیرکردن بەهۆی سیرکردنەکە هەندێک ئەخلاقیات لە تۆ دروسە بەبێ ئیرادەی خۆت لەگەڵ ئەهلی خەیرە بەس بە سیرکردن کۆمەڵی ڕەوشتی بەرز تێتە دروسە طبعا بەتایبەتی ئەمڕۆ کە پانتایەکی زۆر گەورە بۆ ڕەفاقەت کراوەتەوە بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە دیقەدە تۆ سەیری چی ئەکەی لەگەڵ چیە ژیان بەسەر ئەبێ بەس بە مجرڕەدی سیرکردن ئەخلاقەکانی ئەوردەوە بۆ تۆ نەقڵەوێ بەبێ ئەوەی بە خۆت بزانی سیرەکەی کەسێکی زۆر هادی لە خۆیەوە تووڕە کەسێکی زۆر تووڕە هادی ئەبێتەوە باشە سیرەکەی ئەخلاقێکی خراپی دزی کوشتن لە تۆیە دروسە هۆکارەکەی چییە ئەم سیرکردانێ بۆیە جاران ئەیان و کوفر چۆنە ئەگەر کەسی عالم بووە ئیلا کوڕەکەی ئەوە بە عالم باوکێ دارتاش بێ کوڕەکەی هەر دارتاشە مناڵەکەی ئەوە دارتاش دایکی خەیات بووە حتمما مناڵەکانی خەیات دەرەچوو هەموویان بۆ چونکە قودوەی ئەوان تەنها چیە دایکە قودوەی ئەمان باوکە سەیریان نەکرد وەهایان لێ هات ئەی ئێستا سەیرەکە عالمێکی دینیە کوڕەکەی چەکدارە باشە دارتاشێکە کوڕەکەی پۆلیسە خۆی کوڕەکەی ئاسنگەرە باشە ئەو شیرازە کە تێک چوو هەر هەمووی بەسەریەکە هۆکارەکەی ئەو بینینە زۆرانەیە ئەدبا بەرەو لایەکتر جاری وای خەڵک عەجایبینە باشە ئەو کوڕە هەیە منە لەسەر خۆ چۆن توانی نەفەرێ بکوژێ ئاخر سەیری کرد ئەخلاقی ئەو شەڕیرانە هاتە ناوی بۆیە کاریگەری بینین زۆ خەتەرە لە حیاتی ئینسان لەگەڵ کەسێکا بوویتە هاوڵ لەوەچێ بەس بە مجرڕەدی سیرکردن باشە یەک کۆمەڵ ئەخلاقی ئەو بۆ توی ئەخلاقی تو بۆ ئەوەڕ أفرمي أقل لي فالنظر في الصورة يؤثر في النفوس كسير كردن بهروينيك زور تأثير لناخيتو أكا زور أخلاق هي آلو قوري بي أكري بهوي تشيو تنها أخلاقي أو كسير تكلو هاتو بوتو حتى وتوي أنا أقر كسي زور دل خوش بتو سيري كتوش دلت خوش أقر كسي محزون وبيتاقد بتوش سيري كتوش محزون بيتاقد حتى إمام القيم رضي الله عنه قال بقصيك خوشي هي لباسي بيكنيني موافقة وقرياني موافقة على دو جور قريان وبيكين من هي على قريانك من هي يلا قرياني موافقة كومالي كاس أقرين توش بتو سيريا كتو لخوتو قرياني باش أقريبو قريانك إيه أفرنا كومالي بيبكن لما جسيكا تو چیتنا نرزانی مسئله کسی تو هر بيكيني دون دوستك مشتكي بو كرام اي باكو ما يو هيج عربي نازاني يو هاتو بقال قال جماعه عرب دانش اون بيكني مش بيكني اي باكو شو بولاتي تو هيج حالي ابي قلت انه والله تي بو بيكني تي اقرا بيكن باش مجرد بيكنك نقله بو سرورك نقله ببينين باش تاثيرك بو جاري وها فرمسك بشرطنا اتخوارو كل مجلسي اهلي خير دانشي سيرك فرمسكيه تخوارو او الريانيه أو موافقة أو خوار رحمة بيكردي بهو أو مجلسة دروسي كردي لبيناوي أو مجلسة أفرمنك أما حتى حيوانات كان لبين يكترى أخلاق يكترى ورقرين بتيكليان لقال يكترى أفرمي أقل وشتريك لنوع عربة زور نار حد ونقهاتا جيربار يعني خسرناه كومالي وشتري نرمة وردود النرمة بعكسه والله وشتريك زون نرمي فقير بين بخناه جماعتك وعجول من عجول يكن أفرمي أخلاق لنا أجل كان يشان نقله بنك لنا إنسان فكيف بإنسان أفرمي نا لمش زياتر لنا دار ودرخت النبات كان أبيني مثلا كان قول لك جوانة هي داني كان زور زرد وسيسو ناشين ولايبة لا ينبي تأثير لواني ترك أنا تيجي كذبن أنا غمبارة بن وهو غمباري أما وهو نخوشي أما وغم أخون لايبة هاليكش وهي إنسان لزرعتك خويا يتشيئك يتكام لجياكان كمثلا يعني كام للداركان وشكي لي أكاتو
باشە گەڵایە زرد بۆ لای ئەبە درەختێ زرد بۆ هەڵی ئەکێشێ گیایەک مەسەلەن لە سەوزەکەیە یە بژاری ئەکات چاکەکانی ئەهێڵێتەوە بۆ چووکە ئەزانێ ئەم نەخۆشی ئینتیشارەکە ڕەنگی زەردی ئەمان ئەوانی تری زەردەکە ئەفەرمێت لەبەر زیاتر بڕۆ هەوا ئەڵێ هەوا ئەگەر بێت و لە شوێنێکی زۆر بۆن خۆش هابێ بۆنی هەواکەش خۆشە بێت چکە ڕەفاقەتی بۆن خۆشان ئەکە ئەگەر بێت و لە ناو شوێنێکی بۆگەن و پیساییە بێ ئەویش بۆگەنی ئەکات و پیس ئەبێ هەواکە ئاو لە فقهی ئیسلامیە باسەکە ئەفەرمێت لە شوێنێکە کە داری عودی زۆر لێبێ ئەفەرمێ ئەو ئاوەکەیت بۆنی ئەەکەی بۆنی داری عودەدە ئاوەکە بۆنی گۆڕەوە زەویەکە بۆنی ئەگۆڕە خاک هەمووی بە ڕەفاقەت خۆ ئەگەر پیسایەکیش بێ تام و ڕەنگ و بۆنی ئاوەکە هەر ئەگۆڕێ کەوابوو مجرڕەدی ڕەفاقەتی یەک دنیا گۆڕانکاری بەسەر ئینسانە هێنە بە مجرڕەدی بینین و سیرکردن ئەگەر هیچ قسەش نەکەن کەسەکە مادام خراپە باسی خراپەشە بۆ ناکە هیچ ئەبەدەن وردە وردە ئەخلاقیاتی خراپی ئەو کەسە وەرەگری ئەفەرمێ لە معاشەڕەی حیاتی ژیانیشتانە سێ جۆر کەس ئەبنە هاوڵ و ئەبنە ژیان لەگەڵ ئێوەیە چۆن مامەڵیان لەگەڵاکە یەکەمیان کەسێکی زۆر توندی زۆر طبیعەت قورسی طبیعەت معاملەیەکی زۆر سەخت ئەکە لەگەڵ بەرامبەرەکانی مرۆڤە لە دوکانداریتە لە ماڵتە لە خێزان و لەگەڵ مناڵەکانتە ئەم حاڵەتە دروسە بێ ماوەسە و تەڵەبە لەگەڵ یەکترە لە هەموو شوێنێکی کارەکەتە مەجموعەی لەوانەیە تۆ مامەڵیان لەگەڵاکە طبیعەتیان زۆر ڕق زۆر توندە زۆر ناخۆشە طبیعەتیان مەجموعەی دووهەمیان طبیعەتیان زۆر نەرمە زۆر لەسەر خۆیە زۆر هادیئە زۆر هێواشە زۆر جوانە ئەمە دوو چینی سێهەم ئەفەرمێ پێ ئەوترێ چی پێ ئەوترێ مساعید بە هیچ شێوازە خلاف لەگەڵ تۆیە دروست ناکە هەوڵ ئەدا نقطەی خلافەکان کەم ئەکاتەوە بچووکیان ئەکاتەوە هەمیشە شتە گەورەکان بچووک ئەکاتەوە متەنەبی قسەیەکی هەیە ئەفەرمێ ويعظم في عين الصغير الصغائر ئینسان کە خۆی بچووک بوو شتی بچکەڵە بەلایەوە زۆر گەورەیە ويصغر في عين العظيم العظائم ئەگەر کەسێ خۆی گەورە بێ شتی زۆر گەورە بەلایەوە بچووک ئەبێتەوە بەکەم سەیریەکە و بچووک سەیریەکە بۆ یەجاری وا هەیە مناڵێکی بچووک هەڵماتێک هیچ قیمەتێکی نییە بەلای ئەوە زۆر مقدسە زۆر گەورەیە کە لێ ئەسەنی شەڕێکی زۆر گەورە ئەکات دنیای لێتەوە یەک بەسەر ئەم شتە بچووکەوە لە گەورەیەکی بسەنی هەر گوێژ نادات چکە گەورەکە ئەزانێ ئەمە بچووکە بچووکەکە ئەزانێ ئەمە زۆر گەورەیە لەلای ئەو زۆر گەورەیە بۆیە ئینسان حتا گەورەتر بێ گرفتەکان کەمتر ئەکاتەوە کێشەکان لەگەڵ خۆیە لەگەڵ دەوروبەریە مشکلەکان بچووک ئەکاتەوە ئەوەی کە کێشەکان بچووک ئەکاتەوە هادی ئەکات ئەو نیشانی گەورەیەتی نیشانی هێزیەتی نیشانی توانایەتی بۆیە ئەم سێ جۆرەمان هەن لە معاشەڕە کە ئێمە مامەڵە ئەکەین لەگەڵ یەکترە ئەفەرمێ ئاگات لێبێ فکری خۆت بە وتەی جوان و بۆن خۆش بەهێزترک هەمیشە کەلیماتی جوان بەدەم تابێ غەزەب و تووڕەی خۆت بە حلم زۆرکردن لە خۆت محاولەکێک کە تووڕە نەبی هەڵنەچی بەمە خۆت چارەسەرکە بەشی شەهوەتیش لە ئینسانە ئەفەرمێ بە جوود و بە بەخشندەیی چارەسەریکە طبعا هەموو ئینسانێک بەشێکی شەهوەتی هەیە شەهوەت لە خواردنە شەهوەت لە جینسە شەهوەت لە هەموو شتێک لە جەماڵەکانی دنیا هەموو سەرزەوی بریتێ لە شەهوەت بەچی ئینسان پارێزراو ئەبێ لەم بە جوود بە بەخشین جاری وە هەیە خواردنێک تۆ زۆر حەزت لێتی ئەی بە بەخشی بەرامبەرەکەت ئەزانی ئەو قووەتی شەهوەتە لە تۆیە لاواز ئەبێتە جارێکیان عەبدوڵڵاهی کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ نەخۆش بوو زۆر حەزی لە ماسی بوو زۆر گەڕان بەناو مەدینەیە دەپرسیاریان کرد حتا ماسیێکیان دەست کرد ماسیەکەیان بۆ هێنا بۆیان تەرتیب کرد بۆیان حازر کرد لە بەردەستیە لەو کاتە کەسێکی فەقیر هات فەرمووی ئەم ماسی بدەن وتیان کورە دنیا گەڕاوین تا ئەو ماسیەمان دەست کرد تۆ بیخۆ بۆی شەهوەتەکەت بمرێ و ئەم کەسەش 2 درەمیە دێنێ 2 درەم زۆر باشتر لە ماسیەکە بۆی فەرمووی لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون کاتی ئەگەنە پلەی بڕ و چاکەکاری ئەوەی خۆتان پێتان خۆشە بەخشیتان بۆی ئەمەیان ئەبەخش ئەمەی کە حەزم لێتی ئەی بەخشم و شەهوەتەی خۆم پێ کوێر ئەەکەمەوە بۆیە جوود
بەخشندەی زۆر گرنگە لە وەستانی ئینسانە، لە ڕاگررتنی ئینسانە لە بچووکبوونەوەی ئەو شەهەواتانەی کە هەن لە دەوروبەری. ئەفەرمێ ئاگات لێبێ ئەوانەی کە لە دەوروبەری تۆن هەندێکیان معاشەرە لەگەڵ تۆ ئەیانێ و لەگەڵ تۆیا بژین، هەندێکیان ئەینا دەکەن لەگەڵ تۆیە، هەندێکیان بە ئیشتیها و لەگەڵ تۆیە ئەژین، هەموو ئەمانەش برای تۆن، دۆستی تۆن. ئەبێ مامەڵەیان لەگەڵاک، ئەبێ لەگەڵ کەسێکی عینادا هەر مامەڵەکەی کەسێکەوە تەبیعەتی زۆر نەرمە هەر لەگەڵیان معاشەرە ئەکەیت و ئەژی، کەسێکی تر کە محاولەکە خلافەکان بچوو هەر لەگەڵیا ئەژی، هەموویان ئەمانە پێکەوە لەگەڵیان ئەژی. ئەفەرمێ دێ ئاگات لێبێ سەبرگرتنی تۆ لەگەڵ ئەو کەسانەی زۆر تند و ڕەخ و بێکەڵکن لە ژیانە، پێکەنی تۆ، زەردەخەنەی تۆ، قسەی جوانی تۆ، هەموو ئەوە تەئسیر لەسەر ئەوانەکە. ببە بە صاحب و هاوڵێک کە کاریگەری باش لەسەر بەرامبەرەکانت دانێ. هەمیشە هێز لە خۆتا دروستکە. طبعا ئینسان یا وەکو ئیسفەنجە، هەرچی ئاوەکانە هەر هەمووی هەڵەگرێ، ئەم ئەبێتە قورساییەک لە ئاوی خەڵک، لە صفاتی خەڵک، یان ئەوە تاوەکو خۆر پرشنگ ئەداتەوە، تۆ خۆرەکە بە پرشنگ بدەرەوە، دەوروبەرەکان ڕووناکەرەوە. هەوڵدا هەمیشە ئەو هاوڵ و ڕەفیقانەی کە هەتە لە هەر عمرێکە هەی، گەنجی پیری مناڵی، لە هەر حاڵەتێکە تۆ دێی چی ئەەکەی؟ ئەم هێزەی خۆت، ئەم هێزە جوانەی خۆت بەخشەکەی بەسەر بەرامبەرەکان. ئەوە صفەتی قیادیە، ئەوە صفەتی گەورەیە لە ئینسانە. ئەو کاتە تۆ ئەبیتە صالحێک کە خەڵک بە دەورتەوە بنیشێ. و هەمووشمان پێکەوە کاتێ باسی جەلیسی صالحی نەکەین، ئەمە نییە ئەو کەسانی ناساڵحن وازیان لێبێنین، نە، پێکەنین بە دەمیانەوە چوون، سەبرگرتن لەگەڵیانە، هەوڵدان لەگەڵیانە، محاولەکردن بۆ هێنانیان، ئەمە کاری ئێمێ. لەکوێ تۆ ئەوەستی؟ کاتێک کە زانیت ئەو کەسە خراپە کاریگەری لەسەر تۆ دانێ، زانیت ئەو گردە ڤیدیۆ خراپانە کاریگەری خراپ لەسەر تۆ دانێ، لێگەڕ، سەریشتی باشکە، سەریشتی چاکە، فکری خۆت خەزن کە، پڕیکە لە خەزێنەوە علمی چاک. هەر یەکێک لە ئێمە لە ژیانە ناتوانین بەبێ هەوڵ بژین، ناکرێت. ئێمە عائیلەیەکین لە ماڵەوە، 5 کەسین، 10 کەسین، 20 کەسین، ئەمانە خزمین و هاوڵین، ئەمانە لەبەر نازی زۆر لەگەڵ یەکترا زۆر لە یەکتر تووڕێ، عاتزە بینەوە، دایک و کچ دایمە شەڕیانەوەن، یە جەماعەت ئەی کوڕ و باوک دایمە هەر شەڕیان هەروانیە. بۆچی؟ چونکە هیچ کامیان محاولە ناکەن باشە ئەوەی یەکتر هەڵگرنەوە، نا، تحمل یەکتر ناکەن، چونکە ئەم ئەوێ زۆر ڕێک بێ، ئەوش ئەو زۆر ڕێک بێ، هەردووکیان پێکەوە دائیمە کێشە لە بینانە دروستە، مشکلە لە بینانە دروستە بێ. ئەی لەگەڵ ڕەفیقەکە ئەزانن ئەو تحملەی هەمانە لەگەڵ ڕەفیق، ئەگەر هەمان بووە لەگەڵ دایکە لەگەڵ باوکە بچووکترین کێشە لەگەڵ دایک و باوکمانە دروست نەبوو، هەر هەمان تەحمل. ئەگەر باوکم قسەیەکم پێ بڵێ هەڵەچم، کەسی ڕەفیقەکەم پێ بڵێ بەراوە ئاتیادی ئاسایی، باشە، دایکم قسەیەکم بکە هەڵەچم، باشە، کەسی ڕەفیقەکەم بێڵێ زۆر بەلامەوە ئاسایی. خودی ئەو کەلیمەیە، یعنی زۆر طبیعی ئەگەر هاوڵێکت پێت بڵێ لەچکەکەت جوانکە، بەلاتەوە زۆر ئاساییە، ئەڵێ ئینشاءالله بەسەرچاو، بەشکم دوعام بۆ بەش خوا هیدایەتم ئەدا. ئەگەر دایکە پێ بڵێ چایکە دنیا و لێتەوە یەک، باشە، چییە هەموو ڕۆژێک و ئەبێتە فەرتەنە، کوڕ لەگەڵ باوکە پێی بڵێ ڕۆڵە مەسەلەن جگەرە مەخۆ، باشە، بڕوا ئەکەی زۆر بەلایەوە سەختە، کوا جگەرەم خواردووە، ئیکا بە فەرتەنەوە بەزمی کوڕە خۆم چاوم لێ بوو خواردێ، ئەڵێ باشە، کەسی ڕەفیقەکەی پێ ئەڵێ وەڵاهی جگەرە زۆر خراپە، وەرە بە پێکە وازی لێبێن، ئەمە زۆر خراپە، ئەوڵێ وەڵاهی ڕاستەکەی دەی بە وازی لێبێن، باشە. ئەم تەحملە لەگەڵ ڕەفیقە خۆ لەگەڵ دایک و باوکە بکرێتەوە. ئێمە ناتوانین بەبێ هاوڵ بژین. هاوڵ ئینسان دروستەکە، هاوڵ ئینسان گەورەکە، هاوڵ ئینسان بەهێزەکە. بۆیە ڕەحمەتی خوا لە ڕاغبی مرۆڤ ناز بێ کە ئەفەرمێ ئەمەوێت لەم بەشە هانتان بدەم لەسەر ئەوەی بگەڕن بە دوای کەسە باشەکانە بیان دۆزنەوە لەسەر زەویە، ببنە هاوڵیان، ببن دۆسیان، تا لە ڕەب العالەمین دەرگاکانی خەیر بەسەرتانە ئەکاتەوە. خوای گیان، ئێمە ئەمشۆ لەبەر خاتی تۆ لە خزمەت کەلیماتی گەورەی ئەم پیاوە گەورەیە دانیشتین. ئیلاهی، ئێمە زۆر خەسڵەتی خراپ لە خۆمانە شکە بین و دەرەقەتی خۆمان نادین، ناتوانین زاڵبوون بەسەر کردەوە خراپەکانمانە، خۆمان ئەدەینە دەستی تۆ چاکمان کە، تۆ باشمان کە، تۆ بەهێزمان کە، تۆ دروستمان کە. ئیلاهی، هاوار بۆ لای تۆ ئەهێنین، دڵمان ئارام کە، ماڵەکانمان ئارام کە، ژیانمان پڕ لە ئارامی کە، گۆڕەکانمان پڕ لە ئارامی کە، بە ئارامی زیندوومان کەرەوە، بە دینداری بمان ژێنە، بە دینداری بمان مرێنە.
إلهي داوال لي أكين عاقبة من بالخير وبركتك يا رب العالمين لأمتي بيغمر صلى الله عليه وسلم قبول منك قرفت كان جيان من بوشار سرك بخوا پروردگار لم زمانه اما گرفت من زوره نازانین هانا بو کوێ بەرین نازانین چۆن چارەسەریان کەین تو گەورەی خۆت ئەوەندە حەڵاڵمان بدرێ محتاجی حەرام نەبین ئیلاهی گرفتی ناو ماڵەکانمان چارەسەرکە گرفتی ناو دڵەکانمان چارەسەرکە گرفتی ژیانمان چارەسەرکە ئێمە نازانین چی باشە بۆ دین و دنیامان ئەوەی باشە بۆ دین و دنیامان پێمان عەتاکە ئیلاهی ئیخلاسمان پێ عەتاکە کردەوەی باشمان پێ عەتاکە إلهي داود لي أكن علم من زياد ك داود لي أكن بجوري خود لهمو جناهك من ببورة جناه بأشكرا كل من عفو منك جناه ببنهان كل من عفو منك جناه نمن زاني كل من عفو منك جناه الزاني ما نزياد الربي منك عفو منك جناه لما بيشكردو ما نعفو منك جناه لما دعاء كين وفرياي توبنا كين عفو منك بزي بسر معنا ببارنا عفو بسر معنا ببارنا رحمة بسر معنا ببارنا إلهي لجناهي داك وباك من خوش با لجناهي براو خوشكان من خوش با لجناهي هاوسر وخزان ومنال وشمن تروجي قيامة خوش با إلهي لجناهي ما وصق تابي من خوش با لجناهي خوشويستان من خوش با لجناهي خزمكان من خوش با لجناهي دراوسي كان من خوش با لجناهي هاون اجتماعي كان من خوش با لأهل كردستان خوش با إلهي داوال لي أكن أمولاتي أم بيابي زور قوريتي هالكوت والرحمة وزي بسرمانا ببارنا بركتي أسماء وزي بسرمانا ببارنا إلهي لقناهي مردو كان من ببورة خوائي لقناهي مردو كان من ببورة لقناهي مردو أمتي بيغمبر صلى الله عليه وسلم ببورة تايبت أو مردوان إبيا كسن بنازن كزن دعان بوبكا وإما دعان بوكين خوائي لقناهي هميان ببورة إلهي داود لي أكين بجوري خود برحمتي خود بكرمي خود نخوش كان من شفاء بدا إلهي قرزي سرشان من سوك إلهي رزقي حلال من زيادك إلهي داود لي أكين ضل من كروبو دينكت ضل من كروبو قبولي دينكت بمن كرم روفيكي زور جورا بمن كر إنسانيكي زور جورا بهز من كل خزمتي دينكتا بايا من زيادك يا رب العالمين روح من آسودك يا أكرم الأكرمين إلهي لما جسوا صلاة وسلام بوديداري پیغمبر صلى الله عليه وسلم أنيرين تو قوري خود صلاة وسلام خوتي بيبقينا صلاة وسلام خود بسريا ببارينا إلهي داود لي أكين صلاوي إمي بيبقينا خوشويستي دلي إمي بو بيانك إلهي هاوارد لي أكين يكيكنا ومن لخزمتي أبينا قبول من للاي خود بدره لجرسي بري الله أو حشر منك بأمتي أو قبول منك برشفاعتي أو من بخيا رب العالمين إلهي داود لي أكين بناوي جوانت بصفتي برز باسم عظمت ضلمن منورك بدينكت رحمن آسودك بالنيوجكت إلهي لعبداتي بمن جينا بعبداتي وبمن مرينا فضح من مك يا رب العالمين ستر منك يا أكرم الأكرمين إلهي بخوا قناه من زور يا إلهي هانا من بلايتو هنا وعفو منك بمن شار روا تو قوري خل من خوش يا رب العالمين هدايتي زياتر من بدا بهز منك يا أكرم الأكرمين تو خود سر برشتي كاركان منك ممن دردسي خومن يا رب العالمين إلهي بنا أقرب بتول غفلت بنا أقرب بتول الشهوة بنا أقرب بتول الحمد لله بنا أقرب بتول يا إلهي للشهوة بنا أقرب بتول غفلت بنا أقرب بتول يا إلهي للرياء بنا أقرب بتول التكبر بنا أقرب بتول يا إلهي لكردويك كردبت من لبرخاتي تونبو بي يا رب العالمين بنا أقرب بتول يا إلهي لكردويك كردبت من وما بس من دنيا بو بي كردويك ما بس من رياء بو بي كردويك ما بس من أو بخلق بي من بلند شاك إلهي يقلا من كروبو خوت إلهي يقلا من كروبو خوت إلهي يقلا من كروبو خوت آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناهي من يشوي وجبوري خواهي من قبولك